لەسەر گرنگی ناوچە گەشتیارەکان و ڕۆڵی ئەم ناوچانە لە ڕاکێشانی گەشتیار بۆ هەرێمی کوردستان پێویستەکە قسەی زیاتر بکەین و گفتوگۆی زیاتر لەگەڵ کەسانی شارەزا و پسپۆریە و بوارە بکەین بۆی میوانداری بەڕێز نادر ڕۆستیمان کردووە کە لە سۆدە میوانی منەوە شارەزا و لە بواری گەشت و گوزار بەخێرهاتی کاک نادرم کاتت باش. ئەم کاتت باش، کاتی ئێوە و کاتی سەرجەم بینەرانی کەناڵی 24 باش. زۆر سپاس. کاک نادر با لەوە دەست پێ بکەم. گرنگی ئەم ناوچە گەشتیاریانە و شوێنەوارەکانیش لەگەڵ یا با بڵین نەک هەر ناوچە ئەوانی کە ژینگەیەکی جوان و سەوزیان هەیە چەندین شوێنەوارمان هەیە تا چەند گرنگە کە پارێزگاری لێ بکرێت بۆ نمونە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بینیمان ئەشکەوتی شانەدەر بووە چ سەرچاوەیەک بۆ مرۆڤایەتی ئەمە پێویستەکە چ ڕێکارێک بگیرێتە بەر بۆی کە پارێزگاری لەم شوێنە بکرێت و هاوکات لەگەڵەوەشدا گەشتیاری زیاتری بۆ ڕابکێشرێت. بە شێوەی گشتی گەشت و گوزار یەکێکە لە کەرتە ئابووریە بەهێزەکان و بەردەوام لە زۆربەی وڵاتانی کە بنەمای گەشتیاریان هەیە بەشداری دەکات لە داهاتی وڵات و یەکێک دەبێت لە سەرچاوەکانی داهات بۆ بە شێوەیەکی گشتی بۆ وڵات و بە شێوەیەکی تایبەتیش بۆ داهاتی خەزینەی حکوومەت. بۆیە گرنگە بەردەوام گرنگی پێ بدرێت بێگومان گرنگی پێدان پێویستی بە استراتیزیەتەکەیە لە سەروی استراتیزیەتەکە حکوومەت استراتیزیەتی دادەنێ ئێمە خۆشحاڵین بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی ئێستاکە و بەڕێز سەرۆکی حکوومەت استراتیزیەتێکی تایبەتی هەیە بۆ گرنگی پێدانی گەشت و گوزار بە شێوەیەکی گشتی کە سێ کەرتی لە ئەولەویەتی دانایە کەرتی پیشەسازی کەرتی کشتتوکاڵ کەرتی گەشت و گوزار و هەروەها شوێنەواریش لە چوارچێوەی ئەم گرنگی پێدانە پلانی هەیە و استراتیزیەتی هەیە لەلایەن حکوومەتەوە بەڵام ئەوەی گرنگە حکوومەت وەکو استراتیزیەت سەیری دەکات بەڵام ئەوەی گرنگە میکانیزمی جێبەجێکردنی ئەو استراتیزیەتە یاخو ئالیەتی جێبەجێکردنی ئەو استراتیزیەتە لە خواروی خۆی لە حکوومەت چۆن بەڕێوە دەچی بە چ تاکتیک و بە چ هونەرێک ئیشی لەسەر دەکرێت ئەوە لەوی گرنگترە وەکو حکوومەت درێغی نەکردیە پلانی باشی هەیە بۆ نمونە ئەو راپۆرتی بەڕێستان پیشاندا ئەوە یەکێک لە جێبەجێکردنی پلانەکانی حکوومەت کە شوێنێکی شوێنەواری نۆژەن دەکاتەوە بۆ ئەوەی دوجار ببی بە گەشتیاری بەڵام ئایا پرسیار ئەوەیە ئێمە وەکو هەرێمی کوردستان توانیومانە شوێنەوارەکانی خۆمان بە گەشتیاری بکەین توانیومانە بنەما سروشتەکانی خۆمان بە گەشتیاری بکەین ئایا ئەوەی بە گەشتیاری بۆ دێ ئەو شوێنانە توانراوە یاخودنا بێگومان لەسەر چەند ئاستێکە بەشێکمان لە ئاستێکی باشدایە و بەشێکیشمان هێشتا ماویەتی کەواتە ئێمە بەجال و بواری زۆرمان هەیە کە پەرەپێدانی ئەم کەرتە زۆر فراوانتر بکەین و داهاتی ئەم کەرتە زۆر زیاتر بکەین وە بکەینێ داهاتی ئەم کەرتە بە بەرچاو دیاربی لە بە نزبەیەکی بەرچاو لە داهاتی حکوومەت پێگەی خۆی هەبیت و هەروەها پێگەیەکی تایبەتی هەبیت لە بەجوولەخستنی بازار و بەجوولەخستنی کردتە ئابوووریەکانی هەرێمی کوردستان. باشە کاک نادر هەندێک لەو شوێنەوارانە کە ئەبینین چەندین ئەشکەوتی گرنگمان هەیە شوێنەواری گرنگمان هەیە لە هەرێمی کوردستانە کە بە مانگێک ئەگەر بگەڕی تەواو نابێت و زیاتری شێوێت ئەم شوێنەوارانە ئەرکی کێیە کە بیپارێزێت کە بە شێوەیەک چاودێری بکات هەم گەشتیاری زیاتری بۆ بێنێ لەگەڵ ڕۆژدا پارێزگای لێ بکات تووتر استراتیژێکی گرنگی حکوومەتویە حکوومەت ئەیاتە دەست بەڕێوەبرایەتیەکان دواتر بەڕێوەبرایەتیەکان بەر شێوی کەرتی تایبەت بێت تا دوایی بەڵام ئەمە ئەرکی کێیە کە پارێزگاری لێ بکات ئەرکی کێشە کە بە بازارکردنی بۆ بکە وەکو پارێزگاریکردن ئەرکی هەر تاکێکی هەرێمی کوردستانە لە هاوڵاتێکی زۆر سادەوە هەتاکو دەگاتە ستافی سەرەوە لە حکوومەت ئەرکی هەمومانە بە ڕاگەیاندێن بە هاوڵاتی بە مامۆستایان بە قوتابیان هەموو ئەوانەی کۆمەلگا پێک دەینن بۆ لەبەرەوەی ئەم شوێنانە شوێنی گشتینە و مڵکی گشتینە داهاتی ئەم شوێنانە تەنیا داهاتەک نییە بۆ حکوومەت داهاتی ئەم شوێنانە بۆ حکوومەت و بۆ هاوڵاتیانە ئەگەر داهاتی گەشتیاری پۆلێن بکەین وەکو داهاتەکانی نەوت نییە تەنیا بڵین دەچێتە سندوقی حکوومەت داهاتی گەشتیاری دەچێتە بازار دەچێتە جیفانی هاوڵاتی دەچێتە جیفانی سەرمایەدار دەچێتە سندوقی حکوومەت هەمووی سوودمەندن کەواتە لە پاراستنیشی هەمووی سوودمەندن هەم وەکو قازانج هەم وەکو ئەرکەچی نیشتیمانی کە هەمومان بەشداری بکەین بەڵام بە بازارکردن
سیاستێکی تایبەتە ئەمەیان زیاتر ئەرچی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتی بە بازارکردنی لە ڕووی گەشت و گوزاریەوە ئەرچی موسەساتی گەشتیاری هەرێمی کوردستانە دەبێت سیاستێکی تایبەت یان برین استراتیجەتێکی تایبەت بوو ئەم بوارە دابڕێژرێت. من پێم وایە لەو بوارەی ئێمە لە هەرێمی کوردستان سەرکەوتو نەبووینە وەکو پێویستیش نەبووە. بنمونە هەموو ئەوەی کراوە لە مێژووی گەشت و گوزار ناکاتە ئەو چەند ڕۆژەی کە بەهۆی دوا دەرکەوتن و دوا پشکنین و دوا دۆزینەوەی ئەشکەوتیشانە دەر کە گەشت و گوزار و شوێنەوار و هەرێمی کوردستان و ناوی کوردستانی بە جیهان ناساند. لەوەتەی مێژوو هەیە نەیتوانیە ئەم ناساندنە ئەم بازارکردنە گەورەیە ئەمە ئەگەری جازە بدەیت بەڵێ ئەگەری جازە بدەیت ئەمە دەرفەتێکی زێڕینە بەدەست یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان، دووەم بەدەست کەرتی گەشت و گوزارەوە. ئەو دەرفەتە زێڕینە ئەگەر نەقۆزینەوە و لە دەست خۆی بدەین وەکو ئەوەی وایە سامانێکی گەورە لە دەست دەدەین، وەکو ئەوی وایە جارێکی دیکە ئێمە ناگەڕێینەوە بەرەو دواوە دەچین و بەرەو پێشەوە ناچین. بۆی زۆر گرنگە لێرە بە دواوە ئێمە کە بووینە یەکەم ڕقەمی یەکەم لەسەر ئاستی جیهان بۆ نمونە لە شکەوتی شانەدەر یەک شانەدەر هەیە لەسەر ئاستی جیهان و یەک مێژوو هەیە کە باسی دۆزینەوەی ئێسکە پەیکەری مرۆڤ دەکات کە بۆ 75,000 ساڵ دەگەڕێتەوە بەر لە ئێستاکە کە ژیانی تێدا کردیە. تەنانەت هەندێک سەرچاوە دەڵێن ژیان لەوێ ناوبەینی 6 هەتا 100,000 ساڵیە، یعنی دوورتریش لەوە. بۆ نمونە بەناوبانگترین گوندی کشت و کاڵی لەسەر ئاستی جیهان لە هەرێمی دوو گوندن لە هەرێمی کوردستان کە دۆزینەوەیان بۆ کراوە. جا باشە ئەم شوێنە گرنگانە ئەکرێت بکرێ بە ناوچەی گەشتیاری یاخود با بڵین ئاساییە لە مەولایتر ئەشکەوتی شانەدەر ئەگەر ڕێژەیەکی زۆر گەشتیار ڕووی تێبکە؟ ئەو پرسیارە زۆر گرنگە. لێرە بەدواوە دەبێ هەمومان لە هەرێمی کوردستان ئامادەکاریەکی زۆر باش بکەین بۆ ئەوەی ژێرخانی گەشتیاری هەرێمی کوردستان کەلکی ئەوەی هەبی ئێمە پێشوازی لە میوان بکەین، بە تایبەتی میوانی بیانی، چونکە میوانی بیانی یان گەشتیاری بیانی حەزی لە کوالیتی و خزمەتگوزاری بەرزە. بۆ نمونە ڕێگەوبانەکانمان خراپن، گەشتیار جارێک دێ جارێکی دیکە نایێتەوە. بۆ نمونە پێشوازیمان خراپی، گەشتیار دێ جارێک دێ جارێکی نایێتەوە. بۆ نمونە ئەو شکەوتی شانەدەرەکە دەچی ئەگەر بێت و بە شێوازێکی سەردەمیانەی گەشت و گوزاری شوێنەواری جیهانی مامەڵی لەگەر نەکرێت و پێشوازی و هەموو خزمەت گوزاریەکانی بۆ دابین نەکرێت و لە کەلوپەلەکانی بە شێوازێکی سەردەمیانە لەوێ نمایش نەکرێت کە دەرێن سەردەمیانە مەبەسمان سوودوەرگرتن لە سەردەمیانەی شوێنەوار نەک بچین دەستکاری بکەین بە سەردەمیانە و مورکە شوێنەواریەکەی لەناوبێنە. ئەوە بابەتێکی شوێنەرە بۆیە دەبێت سوود لە یونسکۆ وەرگرین، سوود لە ڕێکخراوەکانی جیان وەرگرین، سوود لەوانە وەرگرین کە ئەو شوێنانەیان نۆژەن کردیتەوە. کام ئەو شوێنانەی کە ئەشێت بکرێ بە شوێنەوە یعنی خۆی شوێنەوارە بکرێت بە ناوچێکی گەشتیاری و کامانش ئەبێت نەکرێت. ئەو شوێنانەوەی کە دەکرێن بکرێن ناوچەیەکی گەشتیاری کە شوێنەوارینە پێویستە بەرنامە پلانێکی زۆر بەهێزی بە گەشتیاریکردنیان بۆ دابڕێژرێ. ئەویش بە چەند قۆناغێک تێدەپەڕی. یەکەم قۆناغی کنە و پشکنین کە ئەمە تایبەتە بە شوێنەوار و پەیوەندی بە گەشت و گوزارەوە نیە. قۆناغی ڕێخستنەوە و نۆژەن، قۆناغی سەلماندن و ببوورە، قۆناغی دوای کنە و پشکین سەلماندنی مێژوو یەکلاکردنەوەی لایەنە مێژوەکانی، دواتر نۆژەنکردنەوە و ڕێکی خستنی ئەگەر پێویستی پێبوو. سێەم کە هەموو ئەوانتکردن دەبێت بە هەماهەنگی لە نێوان کەرتی گەشت و گوزاریان دامەزراوە گەشتیاریەکان و دامەزراوە شوێنەواریەکان سیغەتی چۆنیەتی بە بازارکردنی بۆ ڕێک بخرێت، چۆنیەتی ببوورە، چۆنیەتی بە گەشتیاریکردنی بۆ ڕێک بڕێت. قۆناغی ئاخری چۆنیەتی بە بازارکردنی بۆ بکرێت. بە بازارکردن ئەوە نییە ئێمە بچین شتەکانی خۆمان ببین لە وڵاتێکی دیکە لە معرەزێکە لە شوێنێکە ئەرگین. ئەمڕۆ سۆسیال میدیا، ئەمڕۆ تەکنەلۆجی ئەوەندە پێشکەوتووە دەتوانین سەردانی یەک وڵات نەکەین، بەڵام زۆرترین دنیا زۆرترین گەشتیاری و کۆمپانیای گەشتیاری هشارکەین و ئاگادارکەین و کە ئێمە وڵاتێکی گەشتیارین. ئەوەش بە بازارکردن ئەدی پێشوازی و میوانداری ئێمە پێویستیمان بەوەی هەیە دوای بە بازارکردن پێشوازی و میوانداری و خزمەت گوزاری باشمان هەبی، چونکە زۆر جار دەتوانین گروپی زۆری گەشتیاری بینین بەڵام ناتوانین خزمەتی باشیان پێشکەشکەین کە دڵی گەشتیارت ڕازی نەکرد لە خزمەت گوزاری گەشتیاری یەک جار دێ دوو جار نایە، گەشتیار دێت شەوەک دەمینێت و دوو شەو نامینێتەوە. ئەوەشە بێتە سەبەبێک بۆی کە تۆ ڕێگری لێ بکەی لە تێکدانی ژینگەکە یاخود نەپاراستنی ئەو ژینگەیە کاتێک کە خزمەت گوزارێکی باشە بوو
ئەتوانی وا لە گەشتیار بکەی کە پابند بێ بە پاراستنی ئەو شوێنە و هەموو ئەو بەهانەی کە لەو شوێنەوارەیە هەیە. ئەو ئامادەکاریانەی من باسەکەم یەکێک لە بڕگەکانی ئەو بڕگەی چکە نابێت باسەکەی کە ئێمە هەرەوەنی گەشتیاری زۆرمان بێت بەڵام لەو لای ژینگەیەکی وێرانمان بۆ بەجێبێریت گەشتیاری زۆرمان بۆ بێت بەڵام ئاپۆرەیەکی زۆر لە جادە و شقامەکان دروست کە بەڵام داهاتێکی باش نینی. ئێستا زۆر جار گەشتیارێکی بیانی کە دێ گەشتیاری بیانی کە دێ لە 10 تا 15 زیاتر دەبینێتەوە دۆلار دەینی تا هەرێمی کوردستان. جیاوازی زۆرە لە گەشتیارێکی خوار و ناوەڕاستی عێراق کە 4 ڕۆژ 3 ڕۆژ دەبینێتەوە پارەیەکی کەم دەینی پارەکەش پارەی خۆمانە پارەی عێراقیە. یعنی کاریگەری لەسەر درا و لەسەر بازاری ئێمە هەندە بەهێز نییە. بۆیە ئێستا ئێمە ڕەنگە ژمارەیەکی زۆری گەشتیارمان هەبی بەڵام نەیانتوانیە بەشداری بەهێزکردنی ئابووری هەرێمی کوردستان بکەن. ئەمە پرسێکی سەرچیە دەبی بەردەوام ئێمە بە دوواداچوونی بۆ بکەین. بۆ ژمارەی زۆری گەشتیارمان هەیە بەڵام کاریگەریەکی کەممان هەیە لەسەر ئابووری هەرێمی کوردستان. واتە کەرتی گەشتیاری کاریگەریەکی کەمی هەیە لە بەشداریکردنی سەرچاوی ئابووری هەرێمی کوردستان. ئەمانە پرسیارن بۆ دەبێت ئێمە سەیریکە زۆر جار دە گەشتیاری بیانی ناکاتە دوو گەشتیاری ناوخۆمان لە چ لە ڕووی هوشیاری ژینگەییەوە. گەشتیاری بیانی ڕەنگە بێت لەبەرەوەی بۆ خۆی لە ناو ژینگەیەکی پاکاتیە زۆر گرنگی بەوەی دەدات ژینگەکەی بپارێزی بەڵام دوو گەشتیاری دیکە کە ژینگەیان لەلا گرنگ نییە دێن لە زیاتی سوودمان پێ بگەینن ژینگەمان لێ تێک دەدەن. ئێمە دەبێ هەموو لایەنەکان ڕاتەوە ئەرکی تاکێکی هەر تاکێکی کوردە هەر هاوڵاتێکی ئەم نیشتیمانەیە کە کاتێک میوانداریە کات ماڵەکەی خۆشی بپارێزێت هەم هەرزان فرۆشی نەکات هەم بەهاکەشی لە لای ڕابگرێت. بەڕێز نادر خۆشحاڵ بووین کە لێرە بووی سپاس بۆ وتەکانت سپاس بۆی کە لەسەرم بابەتە گفتوگویەکی گەرممان کرد بەخێراتە. زۆر سپاس وەڵا قسە زۆر مابوو بەس دیارە دەرفەتەکەی ئێوە زۆر وەکو ئاماژەشمان پێکرد بابەتەکە ئەوەندە گرنگە کە زۆر قسە هەڵەگرێت و زانیاری زیاتریش هەڵەگرێت بەڵام دەرفەتی هەواڵەکە هەر ئەوەندە بوو سپاس. وا قسەمان با ئەوە بیبرینە و دەرفەتە زێڕینەی دووبارە دەکەمەوە و دەرفەتە زێڕینەی هاتووتە بەردەم گەشت و گوزاری هەرێمی کوردستان مامەڵەیەکی تەندروستی لەگەر بکرێت و لە ئاستی خواستی گەشتیاری جیهانی دابی لە ئاستی خواستی ئەو ناوبانگەی بی کە هەرێمی کوردستان لەو چەند ڕۆژە لە ڕێگای ئەشکەوتی شانەدەر و لە ڕێگای ئەو پەیکەرانی دۆزرای تۆ لەوێندەرێ لەسەر لەو ئاستا گەورەیە بیکە گەشتیاری پێڕابچێش. ئینشەڵڵا. سپاس بۆ دەستخۆش زۆر سپاس بۆ ئێوەش.